بە دروشمی پێکەوە بەرەنگاری نەخۆشی شەکرە دەبینەوە. ئیڤێنتی زانستی ڕۆژی جیهانی شەکرە بۆ یەکەم جار لە پارێزگای کەرکووک بەڕێوە چوو. ئیڤێنتەکە لەلایەن کۆمپانیای خێزانی تەندروست ڕێکخرا بوو بە ئامادەبوونی ژمارەیەک پزیشکی پسپۆڕ و کارمەندانی تەندروستی کەرکووک لەژێر چاودێری ڕێبواردەها پارێزگاری شارەکە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ئەنجام درا. کۆمپانیای خێزانی تەندروست هەموو ساڵ لە شاری سلێمانی ئەم چالێکیانمان ئەنجامدا. ئەم ساڵ بە پێویستمانزان لە شاری کەرکووک ئەنجامی دەین کە پێویستەکە وەکو هۆشیارکردنەوەیەک بە بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بۆ کارمەندان و پزیشکان بە شێوەیەکی تایبەت. ئەم ئیڤێنتە دوو بەش ئەگرێتەوە. بەشێکیان بریتە لە سیمینارێکی زانستی هەروە پەنەڵ دیسکەشنێک کە بە ئامادەبوونی چەندی پزیشکی پسپۆڕ ئەنجامەدرێ. لە ئیڤێنتەکەدا پزیشکانی پسپۆڕ سیمیناری زانستیان لەسەر شەکرە و نان خواردن خستە ڕوو بۆ هۆشیاری زیاتر لە خۆپارێزی نەخۆشی شەکرە. هەڵسان بە ئامادەکردنی ئەم ئیڤێنتە بۆ زیادکردنی هۆشیاری تەندروستی خەڵکی نەخۆشەکان نرسەکان و پزیشکانی تر لە پسپۆڕی جیاوازەکانە. من دکتۆر هەرمانی یاسین شوانی پسپۆڕی نەشتەرگەری سینگ و دڵ و بۆڕێکانی خوێن و قەستەڕەی بۆڕێکانی خوێن وەکو پەنەڵست بەشداریەکەم ئینشاءالله هەماهەنگیەکەین لەگەڵ پزیشکانی تر لە پسپۆڕەکانی تر بۆ زیادکردنی هۆشیاری تەندروستی. لەبەر ئەوەی ڕۆژی جیهانی شەکرە دەکەوێتە مانگی 11ەوە ئەمڕۆ ئێمە لە شاری کەرکووک هەستاین بە ڕێخستنی ئیڤێنتێک لەسەر نەخۆشیەکانی شەکرە. من وەکو پسپۆڕێکی خۆم کە پسپۆڕەکەم لە نەخۆشیەکانی گورچیلەیە باسی زیاتر تەرکیزم لەسەر کاریگەریەکانی نەخۆشی شەکرەیە لەسەر گورچیلەکان و تازەترین ئەو چارەسەریانە کە بۆ ئەم نەخۆشیە دۆزراوەتەوە ئەو نەخۆشەکان چۆن بتوانن پێشوەختە پێی بزانن کە تووشی نەخۆشی گورچیلە بە بۆنی شەکرەکەەوە. ئیڤێنتی زانستی ڕۆژی جیهانی شەکرە بە ئامانجی بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی بوو تا هەمووان پێکەوە بەرەنگاری نەخۆشی شەکرە ببنەوە. ئیڤێنتەکە بە سپۆنسەری دەزگای میدیای کورسات بەڕێوە چوو.